بە هەموو تواناو هەڵوێستێکمانەوە بێ پشتیوانی ئەو ئیمزا و ئەو ڕێکەوتنە بکەین لەبەرەوەی هیچ چارەسەرێکی نییە تاکە چارەسەر بۆ ئەم قەیران و بۆ ئەم وەزعی کوردستان کاک نەوشیروان بوو بەڕاستی سە بۆ شایەکی زۆر گەورەی بەجێشتوە تاکە چارەسەر بۆ لە ناوچوونی ئەم ئەزمە و شتەی کوردستان بەڕاستی یەکبوونەوەی گۆڕان و یەکێتیە کاکە بمانێ و نەمانوێ ئێمە ئەوە تا ئێستا من کادرێکی یەکێتی لە کەرکووکەوە هاتووم دڵم بۆ ئەم کاک نەوشیروانە ئێشێ بمانێ و نەمانێ ئێمە جەماوەری گۆڕانش هەر دڵی بۆ مامزرارێ ئێشێ ئێمە بمانێ و نەمانوێت جەماوەر یەکین داوا لە سەرکردەکانمانەکەن جاری گەشت دووبارەکەم و داوا ئەکەین یەک بگرنەوە بەڕاستی نەیارەکانمان بە قووەتن ئێمە بە یەکگرتنەوەمان ئەتوانین بەرەو ڕیان بوەسینەوە من داوا لە لایەنگران دەکەم کە هەمی گۆڕان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەک بگرنەوە و ماڵی کورد یەک بخنەوە ئومێدەوارم کۆچی دوایی سەرکردەی نەتەوەی کورد کاک نەوشیروان بێتە هۆی هەوێنی ئاشتی ببێتە هۆی کە زیاتر ئەم وڵاتە سەقەمگیر بێت ئەم وڵاتەی ئێمە لێک نەتەرازێت ڕێکەوتنامەی بینی دەباشانێشێتی و بزوتنەوەی گۆڕان بێتە هۆی هەوێنی یەکجارەکی نسبەتی ئەو اتفاقیانە بینە یەکێتی و تەفجێرە گۆڕاندا ئەس بینم گرنگیەکە مازنە هەی جێبەجێ بکەن دەست پێکێ هەرچەندە ئاخفتنێت تاین و هەردوو پارتێکی بگیرنەوە لێ ئەس بێژم یا باشتر ئەوە دەست پێکی ئەگرتی هەردوو یعنی vê اتفاقیە جێبەجێ بکەن یا دوێژی کاک نەوشیروان وەکو ستێرێکی بۆ مە بۆ ملەتی کورد